سەگە بێخاوەنەکان سەرگەردانی کوچە و شەقامەکانی شارن، چاوەڕوانی دەستی جەلادێکی نامەردی ماتۆرسوارن. ئەی جەلاد، ئەگەر ئاژەڵ دۆست نیت مرۆڤ دۆستیش نیت. خدا بەبێ هۆ هیچ ئاژەڵێکی دروست نەکردووە، بۆیە بە ناوی خودداوە ئاژەڵەکان مەکوژە، با خوددا نەڕەنجێت، سەگەکان مەکوژە. ئەی جەلاد، دوێنێ سەگێکت کوشت، ئەمڕۆ گوێدرێژێک سبەی مرۆڤەکان وەک سەگ و گوێدرێژەکان دەکوژیت. بۆیە سەگەکان ئاگاداری ڕەوشی مافی مرۆڤین لە باشووری کوردستان. پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بەردەوامی دەبێت تا کاتێک بیر لە ئازاردان و بریندارکردن و کوشتنی ئاژەڵەکان بکرێتەوە. هاوکێشەکە بەم جۆرەیە. بۆیە ئێمە ئەمڕۆ وەکو پارێزەرانی مافی ئاژەڵان لە ڕێکخراوی سروشتی کوردستان بۆ دەربڕینی ناڕەزایی لەسەر کوشتنی ئەو ئاژەڵەی کە لە ناوەندێکی زانکۆیی باشووری کوردستاندا ئەنجام درا، کردێلەی سەوز کە هێمای ژینگە و هێمای ژیانەوەیە، بەخشیمان کردمانە ملی ژمارەیەک لە سەگەکان.